بناوی خدای بخشنده و میهرەبان پەیامی جەژنی ڕەمەزان بۆ تۆیە خوشک و برای مسلمان. جەژن ڕۆژی وەرگرتنەوەی شەهادەی متتەقینە. دەبێ هەر یەکێک لە ئێمە لە خۆمان وردبینەوە ئایا توانیومانە لەو ڕەمەزانەیەدا شەهادەی متتەقین وەرگرین؟ ئایا دەرەجەمان چەند هێناوە لەو شەهادەیە؟ جەژن ڕۆژی لێبوردەیی و سینەپاکیە، ڕۆژی لێبوردەیی و خۆشەویستیە. جەژن ڕۆژی پاکردنەوەی دڵ و دەروونە لە بغز و حەسادەت، ڕۆژی ئاشتبوونەوە و خۆشەویستی و پاکردنەوەی دڵ و دەروونە. جەژن ڕۆژی سوپاسگوزاریە. دەبێ بڵێن خوای پەروەردگار سوپاست دەکەین کە توانیمان لەسەر تاعەت و عیبادەتی ئەو مانگە پیرۆزەیە بەردەوام بین. جەژن ڕۆژی تێکەڵی و حەرام نییە، ڕۆژی گوێگرتن لە گۆرانی و شایی و تەپڵ و توزەلەی حەرام نییە. بزانە ئەی مسلمان، تۆ لەو مانگە پیرۆزەیەدا لە خولێکی ئیمانی و تەقواداریدا بەشداریت کرد کە سەرکەوتوو بووی سوپاسی خوای پەروەردگار بکە و ڕێگە بە خۆت مەدە لە دوای ڕەمەزان بەرهەمی ئەو خولە ئیمانی و تەقواداریە لەدەست بدەیت. خوایە بە گەورەی خۆت ئەو ڕەمەزانە لە لای تۆ شەفاعەتی بۆ کردبین و ئەتۆش شەفاعەتی ئەو مانگە پیرۆزەمان بۆ قبوڵ کەی و قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانەکانماندا و لێمان خۆش بی، لە ڕێزی تەقواداراندا حیسابمان کەی، تەوفیق و هیدایەتمان دەی بتوانین لە دوای ڕەمەزانیش ئەوەی کە لە ڕەمەزان بەدەستمان هێناوە لەسەری بەردەوام بین هەتاوەکو دەگەینەوە خزمەتی تۆ و ئەتۆش بە بەهەشتی پان و بەرینی خۆتمان شادکەی و لێمان خۆش بێ و سەربەرز و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. اللهم آمین.